زۆر سپاسانەکەم بە خێراتتانەکەم بۆم کارە پیرۆزە. ناوم ئومێد ئەمین ساڵحە، لەدایک بووی 1970. ئەو کات لە پۆلی دووەمی سەرەتاییە بووم، هەر ماڵمان لە هەڵەبجە بوو لە کۆڵانی بڵین مەکتەبی شنووریە. ئەو کاتە لە قۆناغی دووەمی سەرەتایی بووم لە مەکتەبی شنووری ئێستا پێوترێ مەکتەبی بورانی حاجی محەممەدی بنەڕەتی. کۆڵانەکە تقریبی پێڵەن گەڕێکی پاشا، هەر کۆڵانی مەکتەبی بورهانە پێشی میاکە پیانە مەکتەبی شنووریە. ئێمە تەبعی 15 و 4 وەکو تەبعی هەموو مناڵانی گەڕک هاتینە دەرەوە، یاریمانە کرد، جەوێکی خۆشمانە بوو. لە 15 دایکم خوافیکە ئەی ڕۆڵە هەڵەبجەکی میابارانەکرێ، خەڵوز بێنن لەگەڵ خامی سپیە بیکەنە ناوی بیبەستن و حازریکن بۆ دەمبلوتان بۆ ئەوەی تەسیداتێکی میاباران بەسەرتانوانە بێ. ئیترێمەش بەردەوامەوە مانەکرد، هەر جۆمە لە زرمە یا دەنگی تۆپێک وایە یەکسەر حسابی کیمیاییمانە کرد، وتمان کیمیایەکە لەوە چێ لە ئێمەیدا بێ. ئەمە بەڕاستی زۆر حەزەرمانە کرد. جا هەر 15 بوو خۆمان ئامادە کرد بچین بۆ سلێمانی. خۆشیەکەم لە سلێمانی ئەی خوێن لە تەمریز بوو، مەرحەلە 1 بوو. ئێتر 15 چوینە سەیترەکەی خوارەوە، متمانە ئەچین بۆ سلێمانی، ڕێگەیان نێ تیان کاکە مەمنوع نابێت دەرچن لە شارە بێن ناو شارە بمێننەوە. ئێترێمەش هاتینەوە، عادەتی وا بوو بە 16 سەر لە بەیانیەکەی، سەر لە بەیانی 16 ینی هەروەکو ڕۆژانی ئاساییتر وەکو کۆمەڵە مناڵ یاریکردن و ئەم شتانەمان هەبوو. دایکم خوافیکە وتی ڕۆڵە ئەوە سەعات 11 ئێمە لە ماڵەوە بنانە خۆینی و ئێوە بچین بۆ ژێرزەمینەکە بەرامبەر ماڵی خۆمان بوو. ئیتر بوو بە 11 ئەوە نانیان نەخوایێتە، من چوون بۆ ژێرزەمینەکە بوو بە 11 بەزەوە داقیق کاتەکەی نازانم ساعات چەند، چونکە تەمەنم مناڵ بوو، ساعات چەند لێیە یەکەم ناپاڵم یای لەو ماڵی تەنیشتی ئێمە کە ماڵی پورمە. ماڵی پورم لەوێ بوو، پورم لەوێ نەبوو، بەڵام مێردەکەی لەوێ بوو لەگەڵ کوڕێکیان. مێردەکەی هەردوو چاوی لەدە زیا بوو پێشتر لەگەڵ کوڕەکەیە کە لێ یابوو یەکسەر خانۆکە ڕووخاو بەسەر ئەوانە. ئەم خانوێش کە باوکم و دایکم و ئەو خوشکەمی تیاوە ناوی نایدە، خانۆکە ڕووخا بەسەریانە. ئیتر منیش لەو کاتە لە ژێرزەمینم بەرامبەر ماڵی خۆمان. ئیتر قیژ و ڕوو خەڵکی کۆڵانە هاتن بۆ ژێرزەمینەکە ئەو شتانە، منی زۆر چاوەڕێمە کرد لە ژێرزەمینەکە، چاوەڕێمە کرد دایکم یا باوکم یا خوشکەکەم بێن بەدەمەوە، نەشمێوێرا بێمە دەرەوە. هەمووی بریندار هاتەوە ژێرزەمینە لەوێ بێتاقەت بوون و ئەگریان. دوای 10 دقەی پێنەچە سێرەکەم 3 کەس خۆیان کرد بە ژێرزەمینەکە، یەکیان باوکم بوو، دووەمیان خوشەکەم و سێمیان دایکم بوو. باوکم سێرەکەم سەرچاوی ئەمانەی هەمووی سوتاو بە پارچەی خڕەبەرد و بلۆک و شتانە. ئێتر هاتم لەوێ سێرەکەم گوێم لە گریانە، هەمووی بێتاقەتە، وەسعێکی زۆر ناخۆش، زۆر بێزار بووین. تا لێوە بووین تاوەکو سەعات 1 بۆ 1:30 لێ ماینەوە. ئەیتر جەماعەتێک هاتن ژێ کاکشی ئەحمەمین با بڕۆین، ئێمە لەم ژێرزەمینە بڕۆین ئەچین بۆ ئابابێلێ بەشکم نەجاتمان بێ. باوکم وتی وەڵای کاکە ئەو جێبە کە ئێوە هێناوەتانە جێگە نابێتەوە، کە جێگە نابێتەوە ئیتر ناتوانێت. ئیتر بە باوکم وێت نە سەرکەوە خۆیەوە بۆ خۆشی ناڕێن. ئیتر هەچۆینەوە لە جێبەکە چوینە ناو جێبەکە، باوکم پارچەیە لە پشتیا بوو، دەموچایش هەمووی سوتا بە بریندار بوو، سەرکەوتنێ جێبەکە. گەشتنە نیوە ڕێگە عەبابەیلێ، لەوێ دووبارە گوێمان بە دەنگی تایارەوە بوو. ئیتر لەوێ هاچی لە ناو جێبەکە هەمووی دابەزی، بەڵاو بوویەوە هەرێکە و لە شوێنەکە خۆی خستە چاڵایەک و خۆی تەخت کرد. ئیتر من لەو کاتە وێنەیەکم بۆ دروست بوو کە کیمیابارانەکە ئەبوو. لەو کاتە پێش کیمیاوەکە ئەو ناپاڵمە کە یا لە هەڵەبجە ئاوا دەستم بە چاومەوە گر، ینی ئەوەنە گەرمایەکەی بەتین بوو. من لە ڕێگەی عەبابیلێم ئەو لە هەڵەبجەیە. ئیتر دەنگی تیارەکان نەما، چوونەوە ناو جێبەکە. کە چوونە ناو جێبەکە نزیکی لای شەخسەکە بووینەوە، لە خواری شەخسەکەەوە ئێستا سەری زانکۆیە، لەوێ کۆمەڵی ئەشکەوت هەبوون، ئێستا هەر ماوە ئەشکەوتەکان. ئەو ئەشکەوتانە ئێمە چوونە ناوی، کە چوونە ناوی لەوێ تقریبی تا سەعات دوای عەسرێکی درەنگ لێوە بووین. ئیتر باوکم بریندار بوو،
دایکم بێتاقەت بوو، باوکم خوشم بێتاقەت بوو، منیش هەر بێتاقەت بووم. لە خوارەوە سێرەکەین تەقە لە تایارەیە کرێ، تەقە لە تایارەیە کرێ. اینجا کۆمەڵێک پاسداریش لەوێ بوون، ئینیان پێبوو تەداوی خەڵکیان نەکرد لە فاف و دەرمان و شتیان پێبوو. هاتم بۆ لای باوکم، وتیان با ئەو پارچە لە پشتا دەربێنین، پارچە بوو لە تۆپە تقریبی بەقەدەر دەنگە خوڕمایەکە بوو. ئیترویسیان دەری بێن وتیان خراپە ئێستا نابێ دەریێنن با کەچون بەرەو ئێران ئەو کات. ئیتر ئەوە نیو سەعات ڕۆژی مابوو، ئەشکەوتەکانیش هەمووی چۆڵیان کرد. باوکم وتی وەڵی من ئەم شەو لەم ئەشکەوتە ئەمێنمەوە بەیانی ئەچمەوە بۆ هەڵەبجە. ئیتر کە زانی وردەوە دە شۆڵ بوو هەمووی ڕۆشت، ئێمەش ڕۆشتین بەرەو ئەو خەڵکە بۆ کێ ڕۆشت، هەمووی بێتاقەت بوو، هەمووی بێزار بوو. باوکم هەر کۆڵی نایە منیەوە بۆ هەڵەبجە چوینە دەڵەمەر، لەوێ شوێنێکی لێ بوو مەعەسکەر بوو، شەو وستاوە دوای ئیشا. وتی من شەو لێرە ئەمێنە باوکم بۆ جاری سێیە. ئێتر ئاگام لێ بوو دانێ هاواری کەوتی لەوە زیاتر نی ئەڵغامە تەقێتەوە پیاتە. ئیتر باوکم گەڕایەوە لەگەڵێ ماڵ چوین بەرەو ئێران. ئیتر لە چەمی دەڵەمەرەوە ڕۆشتین، بیری میە ڕەحمەتیان لێوێ چرا مەگرسێنن، حەج لای تووشت دامەگرسێن، چونکە تیارە بە سەرمانەوێت تۆ بارانمانەکە. مامۆسایەکیشمان لەگەڵا بوو، مەلا بوو، بەناوی مامۆستا مەلا حەمەمین. هەر زوو ئەچون و وتارێکیە بۆمان لە وتارەکە، ینی دڵخۆشکەر بوو، ینی باسی ئاو دڵتان خۆش بێ و ئەمەش ئەڕوا و خۆشیەتە پێشەوە باش ئەمانێ بۆ کردین. ئەتر بیری مێدانیە چرایەکی داگرسان، یەکسەوتیان ئەرە وەڵڵا ئەوە تیارەکە هەستایەوە. ئیتر لە مێشکی من ئاوا بوو، بەس هەر زوو ئەمانە خسە مێشمان ئاگاتان لێبێ لایدا نەگرسێنن. ئیتر بۆ تاریخی ڕۆشتین تا ڕۆژ بووە چوینە سازان. باوکم زووتێک ئیسپەنجی لە پیا بوو، یەک تاڵیەکانەوە چێتە بینی پەنجە گەورە و پەنجە بچووکەکە ئەوەی لە پیا بوو. منیش کاتە تۆزە مناڵ بووم. ئەو کاتێک کە بڕیارمەنات دەرچین، من ناڵم دایکم و باوکم خوشەکەم خانەکە ڕووخاو بەسەریانە هاتنە ژێر زەمینەکە. ئیترمە هیچمان بۆ نەبرا، من خۆم بەناو شوشە ڕامە کرد بە حکمەوەی ناپاڵمەکە لیا و لە ژێر زەمینەکە هاتمە دەرەوە. ینی باوکم بەس جووتێ پێڵاوی بۆ دەچوو لە پیا بوو، ئەوی ئەو جووتە ئیسپەنجە بوو کە ڕۆژ بەروێران لەو ژێر زەمینی ئێمە نییە. ئەی دراوسەکەمان بوو، ماڵی حەمەڕەشی ڕەسام بوو، ئەوەی خۆمان ژێر زەمینی نەبوو، بەس خانوویەکی گڵ بوو. ئیتر خانەوە گڵەکە ڕووخاوە بەسەریانە. خوشکەکەم لەژێ باوکم لە پێش هاتووە دەرەوە، خوشکەکەم هاواری کردەوە لەژێ گڵەکە، وتوی فریام کەون. ئیتر تۆزە گڵەکەی لایە بوو، ئەوی دەرهێنا بوو. دایکیشم لەو لاوە بۆ ئەویش هەر هاواری کردبوو گڵەکەی لایە بوو، ئەویش هێنا بۆ دەرەوە. ویسمان بڕین بۆ سلێمانی، ناڵم ئەو خوشکەم لە سلێمانی بوو. گەشتنە سەیتەرەکەی خوارەوە، ئەوەی زەماخی، ئێستا بزڵبت نایەتە خەیاڵم سەیتەرەکە لەکوێ بوو. ئێتر وتیان کاکە وەڵام مەمنوع نابێت کەس لە هەڵەبجە دەرچێ بێ لە هەڵەبجە بمێنەوە. ئەژینای مە 15 بڕیارمان نابوو بچین بۆ سلێمانی. وەڵاهی ئەوە تەئکید نیم، وا بزانم هێزی کوردی و ناز تەئکید نیم، ناڵم بە شتەکە بە دەقیق بڕوە، هەموو شتێکمان بەجێش، تەنها ئەو جلوبەرگە لەبەرمانەوەتەوە. ئەو کاتە لەبەر وەزعەکە مەکتەب داخرا بوو، ئێمە مەکتەبمان نەمناڵە 15 خەڵک لە ڕاوکیا بوو، 16 حکومەتی بە ئازاڵەبدەشی ماباران نەکرێت. من دەماودەم لە بڵێن پیاوی گەڕەک و ژنی گەڕەک و ئەمانەوە بیستە بووم. لەوە چێ بڵێم لە ڕێگەی ڕادیۆ بیستپێتی، لە ڕێگەی پیاوی گەڕەکە ناو بازاڕ ڕۆم شتانە بۆ شوازە بیستپێتی، ئەویش گەشتۆ بە ئێمە. ئەتە دوایە چوینە سازان. لە سازان لەوێ شەمێکی لێ بوو، وابزانام ناوی ئاوەمارەیە تەئکید نیم، ئاوەکەی تۆزێ زۆر بوو. ئیتر ئەپەڕینەوە، وەکووتم باوکم جووتێ نالی لە پیا بوو، ئەو نعلانە زۆر سادە بوو. ئیتر منی گر بە باوەشەوە، منی گرتە کۆڵ و بە باوەشە نەیتوانی بمپەڕێنێتەوە، وتی وەرە سەر کۆڵم. چوومە سەر کۆڵی، منی پەڕانەوە لە ئاوەکە بۆ بەرەوە، پێڵاوەکەی ئاو بردی، ینی بڵێ نعلانی لە پێیا بوو. ئیتر ئاو بردی هەزار مەحاوەلەی کرد بۆی نەگیرایە و ڕۆژ نعلەکان. ئیتر لەوێشەوە باوکم بە پێپێتی هەتا سەر حدود تا خاکی ئێران بە پێپێتی ڕۆشتوو. بەڵێ هەر بە پێ و بە تاریکیش هەبوو، بڵێن پێڵاوی لە پیانە بوو، هەیە بریندار بوو، هەبوو چاوی کوێر بوو، هەبوو ناڕەحەت بوو، هەبوو ئازاری زۆری هەبوو، هەبوو ژنی بە تەمەنی بەشانەوە بوو، هەبوو مناڵی بە کۆڵەوە، ینی دیمەنێک بوو، ینی دیمەنەکان نازانم بەڵام چۆن وەسی بکەم. ئەوەنە ینی ناخۆش بوو، ئەوەنە خەفەتایی بوو، ینی ئێسش بەردەوام جاجار ئەچم بەو شوێنە، ینی ئەچم بەو شوێنە هەستەکەم
بێتاقەتێ دامەگرێ حەز بە هەناست نییە کەکەم لەو شوێنە ئەنی بۆ شوێنەم تۆ بڵێ ئیشەڵاشتی وا دووبارە نەبێتەوە وەکو بڵێن کە کەسم بینی بێ پێشە بینە خاگیران نەخێر بەڵام پێش بانگی بەیانی بوو بیری مەسەرم بەرز کردەوە زۆر سەرمان بوو باوکم ئاگرێکی کرده بوویەوە کە ئاوا سرم بەرزە کردەوە ئەمت بزانم ئێرە کوێیە یعنی وێنەکەی لە بەرچاومایە کۆمەڵی ئەشکەوت بوو هەتا تا ئەم ماوەش هەواڵم پرسی حەزمەکە بچمە ئەو شوێنە کە ئەو وێنەی لە مێشکما هەیە دروست بووە ئەمت باوکە زۆرمان ماوە ڕۆڵە ئەوە گەشتین ڕۆڵ ئەوە گەشتین 5 ساعتمان پێچووی ئەنەی غیرەتی ئایا بەرم ئەوە گەشتین ئیتر کە نزیکی سەر حدود بووینەوە ئەو شوێنەی کە بڵێن ئەو بەری عێراق ئەم بەری ئێرانە ئیتر لەوێ کە سەرم بەرزە کردەوە سێرەکەم عسکەری عێراقی بەرامبەر عسکەری ئێرانی وەستاوە شەڕەکەن ئێمە لە خوارەوە ئەڕۆین و تیارە بە ئاسمانەوەیە و پردێکیان دروست کرده بوو ئێران پردێکی دەستکرد ئەو پردە دەستکردە ینی یارمێدەرێکی باش بوو ئەو کاتەش وەرزی بەهار بوو ئەو چەمە زۆر گەورە بوو کە وەرزی بەهاریش و بارانباری بوو ئیتر نەتەوێرە سێری ئاوەکە بکەی ئیتر پردەکەیان دانابوو دار بوو لەکاربیان بەیەکەوە حەبلیان پێوە کرده بوو جێگەدەستێکیشان پێوە کرده بوو ئیتر من لەو کاتا لەویا بووم مزراحەیەک لەگەڵ پەتەکەیە پێم بوو لەسەر ئەوە ئیتر من لەوێ لە باوکم و دایکم خۆشەم جیا بوومەوە ون بوو ئەوەنە پاڵپاڵیان بوو کە بچیت سەر پردەکە و بچیتە ئەوەرەوە لەو کاتا پەتی مەزرعەکەم کەوتە بوو مەزرعەکەم بەخۆم بوو ئیتر ئەگریان و من بەسەر و پردا ناڕۆم ئیتر پازدارێ باوەشی پیاکردم بەزاوەتم نایەم ئەگریام ئەی بۆچی نایە ئەو ئەکەومە خوارەوە ئەگە سێری نەتوێرا سێری ئاوەکە بکەی ئیتر چۆنە باوەشی پیاکردم منی بردە ئەو بەرەوە هەر ئەگریام لەو بەرەوە ئەموو دایک و باوکو خوشەکەم دیار نییە ئەی ئێستا چوونەتە ئەو بەرەوە ئەی دۆزیت و ئەوانیش هەیە دڵخۆشیانەوە ئیتر چوومەوە بەر لەگەڵ دراوسەیەکمانە بوو ژن و پیاوێک بوو لێرەوە مەمنونیان ناوی کاک ئیسماعیل بوو ئیتر چوونە ئەو بەرەوە تقریبی 1000 مەتری ڕۆشتم کوڕی پورم بینی ئەوەی بڵێن باوکی وەفاتی کرده بوو هەردوو چاوی خەریب بوو لە دەست ئەیە وتم ئەم ناسی وتی وتی تۆ ئومێدی وتم تۆش عیسای وتی بەڵێ عیسا کوڕی پورە ئێستا مامۆسایە و لە مەکتەبی عەنەبە لەوێ دەوامەکە ئیتر ڕۆشتین بردینیانە شوێنێکە لەگەڵ عایلا بووم نیسکێنەیەکیان پێیان قاپێکی سادە خانوویەکی سادە نانمان خوارد ئیتر دوایە چوینە سەرترەوە گەڵابەیەکی سوور هات وتی عادی ئەڵا کاکە ئەمانە هەر هەمووی لێرەن سەرکەون و ئەتانمەین بۆ ئێران ئیتر منیش بەتەنیا و کەس ناناسم و بێتاقەتم دایک و باوکم لێون بووە و دراوسێمان بەدەمەوەیە سواری گەڵابەکە بووین ئیتر کە سەرکەون سەر گەڵابەکە سێرەکەم ناو گەڵابەکە هەمووی قیژەیە و ئەگری و گەڵابەکە بە سورعەتە ڕوا بەم بەرزی و نزمانیا و ئاوا لارە بێتە بەم لە هەمووی هاوارەکە ئای خۆیان گیان فریاکردین هەڵنەگێڕین بەم دیوە بەو دیوە ئیتر بردینیان بۆ هەرسین لە هەرسین دانێک هاو بەدەمەوە وتی کەسوکاری تۆ لە شوێت و مەڵای کەسوکاری من ون بوون وتی وەرە بەمە خەسخانەیەکەوە لەو خەسخانە مڕۆ بە کەسوکارەکەی خۆت بزۆزەرەوە ئیتر یەک سەری نەخۆشەکانەوەنیشی مایان بەرکەوتە بوو خەڵیایە ئەمە دایکتە ئەمە باوکتە نەخێر هیچ کامیان نییە بەو شێوازە دوای ئەوە بنیان بۆ شوێنێکی تر مەکتەبێ بووتیان بڕۆ بزانە کەسوکاری خۆتی تایە چۆم کەسی تیانە بوو هەر لە هەرسیم بنیانە شوێنێکی تر مەکتەبێکی تر بوو وتیان بڕۆژ بڕۆ بزانە چی توی تایە ترجمە ژوورەوە خواافریکا دایکم و باوکم لەوێ بوون لەگەڵ خوشەکەمە ماڵی خاڵم لێ بۆ ماڵی پورم هەمویان لێ بوون باوەش پیاکردن ئەم شتانە جەوێکی یانیها چەند بێتاقەت بووی کەمنیان دۆزیەوە خۆشیێک دروست بوو لە ئەو هەمویان کۆبوو بوونەوە دڵخۆشی بۆ شێوازە ئیتر تقریبی یەک شەو لێەوە بین شەوی دووەم وتیان کاکەیتر لە مەکتەبانە نابێ بمێننەوە ئەتانوێن بۆ ئەردوگاکان خەریتەیەکی تیا بوو لە ناو پۆلەکە مەکتەبەکە وتیان ئەتانوێن بۆ کرمان حسابمانە کرد ئاوا ئەمەنە چەنی پێچە تا ئاتاتەوە شوێنە وتیان شەو ڕۆژە زیاتری پێچێ ئیتر هەندێکیان برم بۆیە ئێمە ماینەوە
ئیتر کاکەوەردەکەیەکمان کردوێتەوە لە هەرسینە نزیکیەوەیە بە ناوی قەڵاجوخ ئەتان بین بۆیە ئیتر ڕۆشتینە ئەوەیە سیرەکەن چوون جەوێکی سارد باراناوی هەمووی ڕاکە بە دوای خێمە بە دوای میاخی خێمە بە دوای حەبلە بە دوای بۆریە دەست زۆر بێتاقەت بوونێکی زۆر لە منە بەدی ئەکرا ئیتر چۆن نەبوو خێمەمان وەرگرت خێمەمان دانا دوای دووشێ شەو چاڵ هەڵکردنا بوو کیانەوە ژنێک لێرە کەوتوتە ناو بیرێکەوە ئیتر منەوە ینی بەڕاستی بێتاقەت مەرە هاتمە دوورەوە هاتمە دەرەوە بۆم زانی چاڵە ئەوکەمە ناوی ئیتر لێوە ماڵی خاڵم لێوە و ماڵی خزمەکانم هەمویان لەوێ بوون ینی بەڕاستی جەوێکی بڵێن ناخۆش بوو هەستمامە بێتاقەتێک ئەچوونە دەورە یاریمانەکرد لە ئەسنا یاریکردنا بیرمانەکردەوە خزم و کەس مردووە و دایکم باسیەکە و باکم باسەکە خاڵم باسەکەوەنە باسکانی هەز بە بێتاقەتی ئەکرد زۆریش کە خێمەکەیان پیانیتر خەڵکی ئەو شارۆچکەی هەرسینا ینی بەڕاستی خزمەتێکی باشیان کردن بۆ شایەتی بۆ مێژوو بوترێ هەتا دانێک بۆی گێڕامەوە وتی ئەو کاتە هەڵەبجەکان هاتوون بۆ ئێرە ئیشی نانەوایە کرد وتی لە بەیانی ئیشمانە کرد تا سەعات 12 شەو بەدلمانە کرد کەسی ترمانەیەنا تا 4 بەیانی بۆ ئەو یعنی فریای ئەو خەڵکە بکەوێ هاوکاری و ئیتر پێڵاویان بۆ هێنان جلیان بۆ هێنان وردە تا شوێنەکە فراوان بوو ئەمود و کارەبا و ئاویشان بۆ تەرتیب کردی هەر خێمە بوو بە شێوەی کاتی بۆ شوێنە چونکە ئێمە تەقریبی 3-4 مانگ لێەوە بوونێت دوایەوە وتیان کێچێ بۆ ئەردوگاکان دابەشان کرد بە سەر ئەردوگاکانە ئیتر ئێمە هاتینەوە بە بۆنەی خوشکم لە سلێمانیەوە بوو محاوەڵەمانە کرد بۆ دەرفەتێ گەڕاین لە زووترین کاتە بێنەوە بۆ سلێمانی ئیتر لەو کاتە عەفواتێک دەرچوو لەو عەفواتە ئیتر ئێمە هاتینەوە سنووری تەوێڵایت لە سنووری تەوێڵە باڕشتمان پێ بوو کەندە کەلوپەل لەگەڵ دوو عایلەی ترە سیارەی عێراق و کوردستانیان بۆ تەرتیب کردین سەریان خستین و بردینیان بۆ عەربەت لە عەربەت لەوێ چوونە بینایەکەوە ئێستا بیناکە ماوە لەو بینا یەک دوو پاکەت بسکیتیان پێیان بۆ خواردن ئیترتیان کاکەیتە لەبێت لێرە بچن ئێوە بۆ بازیان ئیتر بسکیت و شتەکان ماڵۆ بە خواردن و شتەکە چوونە بازیان کە چوونە بازیان ئیتر دەشتێک بوو زۆر وشک بوو ینی عەرزەکە هەمووی قڵویشی بردە بوو دەشتی کاکی بە کاکیان پێوە یانەوەنە وشک بوو خۆت ئەترسای لە مار و مێر و داعبا شتانە تێمە کەلوپەلەکەمان دانا لەوێ بە خزم و کەسمانە کاکە ئێمە کەلوپەلەکە نابینەوە بە تەماین ئەو خوشکەمان لە سلێمانیە خواخۆی ئەمان و بگینە ئەو چونکە نەیزانی بۆ ئێمە ماوی یان نەماوین ئیتر بەجێمانە کەلوپەلەکە لای ژنێکی بەتەمەن بۆیش خزمی خۆمان بوو ئەو خوشکەم ئیتر هاتین لە گەڕێکی قەرەچاوا بۆ کاتە چوینە ماڵەوە دیان وڵا لەوێ نییە خوشکەکەتان کچەکەتان لەوێ نییە لە خەسخانەیە ئیتر خۆمان پێ نەگیرا لەگەڵ باوکمان ڕۆشتین ئیتر چوینە خەسخانە خوشەکەم زانی بیاوەتە کەس و کارێ نەماوە شتانە ڕەفیق و شت و دکتۆرەکەم ئیتر کە لەوێ چووم وتیانەوە برایەکە هاتووە هەواڵتە پرسێ ئەڵێ خوشیەکەم لێرەوە ئێمە لە ئێران گەڕایەتەوە بابا من کەس و کارم کەسی نەماوە حەج نەماوە هەیەهاتە دەرەوەیتە منی بینی باوەشی پیاکردنەوە لە ماسکردم هاتە دەرەوە دەم باوکمەوە یەکسەر دکتۆرەکە مەجاالەتی بڕۆرە بۆ ماڵەوە ئیتر هاتینەوە بۆ ماڵەوە ماوەیەک لێوێ بووین دوای ئەوە هاتی نەگەڕێکی کارێزە وشک لە گەڕی کارەژە مەکتەبێکی تیا بوو مەکتەبێکی خۆن بوو هەڵەبجەکان ئەچوونە ئەوێ هەرێکی هۆدەیەک ئیتر ماوەیەکی لێیا بووین دوای ئەوتیانە بێن مەکتەبە چۆڵ بکرێ کە چۆڵ کرا ئیتر خانومانگر بەکرێ لە گەڕێکی کارێزە وشک تا ساڵی 1993 لە گەڕێکی کارێزە وشک ماینەوە دوای ساڵی 93 هاتینەوە بۆ هەڵەبجە تا ئەم دەخەش لێرە نیسەدین ئێمە 4 تاقم خانومان هەبوو تاقمێکیان لەم کۆڵانە بوو 3 تاقمیتری لە کۆڵانی ئەو دیوتر بوو ئیتر هەموو خانووەکەتە خەت بوو بۆ 4 تاقمەکە یعنی لە تە دیواری کشمان بۆ دەرنەچوو بوو بڵێن چاکی خێنەوە باوکم مەچۆنە نەبێ ژوورێکی کردبوویەوە لەگەڵ هەیوانەکە کە هاتینەوە
ژووری ترێکی بۆ تەرتیب کرد و کردی بە 2 ژووری هەیوانە تایەژێن. ساڵی 91 هەندێک چینکۆ و چەکش و ئینگلای نوشتیان نا ساڵی 92 ئەو شتانە ئیسفادەی هەبوو، خەڵک زۆر ئیسفادەی لێکە، بەڵام لە ساڵی 2005 ئەو کاتە مناظەمەیەک هەبوو هاتە هەڵەبجەوە کیانەوەی خانی و ڕووخابێ و خانەوەکەی تۆزە پەرپوت بێ و ینی ژیانتیایە زۆر ئاسایی نەبێ خانی بۆیەکەینەوە. لە ساڵی 2005 خانێکمان بۆ دەرچوو خانێکیان بۆ کردینەوە. ئەو ساڵێک کە لە ئێران هاتینەوە شاری سلێمانی بوون، من ساڵێکی خوێندنم فەوتە بۆ 2 ساڵ ئەڕۆژ، بەس باش بوو باوکم فریا کەوت مامۆستا عابید دەڵەمەڕی هەیە، ئەو کاتەوە لە سلێمانی بوو، هاوکاری کردین وتی با لەو مەکتەبات داینێم و خوێندنەکەی نەفەوتێ. من ئەو کاتە لە پۆلی 2 سەرەتاییە بووم. ئەنجا هەر بۆ ئەو کاتەش کە لە شاری سلێمانی بووین ساڵی 1970 کە هاتینەوە لە کارەزەوەی نیشتەجێ بووین، ئەو کاتە هەڵەبجەیی لەوێ مەمنوع بوو، نەبووە هەڵەبجەی تیا بە وەکو باسی بخۆشەکەم لە سلێمانی بوو داوامەکەی بۆ لای ئەو هاتیم، ئەگینە ئایان گرتین و ئایان بردینەوە بۆ گردەچاڵ یا بۆ بازیە. ئێتر ئێمە لە گەڕێکی کارەزەوشکەوە ئەچین بۆ مەجیبەک بۆی نەگەڕێن بە دوامانە بمان بنەوە بۆ ئەو شوێنە، ئێمە لێ کەلوپەلماندانە وازمە لە کەلوپەلێنە بۆ ئێرە. ئێترەوەی جێوێکی بێتاقەتی بۆ دروست کردین، زۆر ناڕەحەت بووین، ینی هەڵەبجەیی لەو کاتە تۆزێ قەدەغە بوو. لە سلێمانی حکومەتی بەعس ئەو کاتە ماڵەماڵە گەڕا بۆ ماڵە هەڵەبجەیی، ئەشی بردن ئەیگرتن و ئەیبردن بۆ یا بازیان یا بۆ گردەچاڵ. یەکەم بە ئەو خانێکە خۆمانی تیا بوو، دووەم ئەو ئەشکەوتە کە چوینە ناوی، سێم ڕێگەی دەڵەمەڕ کە چوین بەرەو ئێران. زیاتر ئەم سێوێنەی لە مێشکی مناماون. وەڵای ئەوانەیە کە یادەوەری من بوو بێ کە بۆم باس کردی بەو شێوازەی کە هەبووە ئەوانە کە بینیومە زیاتر ماونەتەوە، بەڵام ئەمانەی تریش کە ئێستا هەن ینی لە دوای کیمیابارانەوە من یانی بۆ بە یادەوەری لە مێشکی منە، بەڵام بەس ئەوەی لە ناو ڕووداوەکە بووم ئەحساسیەتی زیاتر بووە، ینی هەستم زیاترە بۆی زیاتر لە مێشکمان بمێنێتەوە. حتمەنەوەی دوای بڵێن کیمیابارانیش خۆ هەڵەبجەی هەممان خزم و کەسین لە ناویەکە و ئەو گۆڕستانانەوە ئەو شتانە کە هەیە هەممان خزم و کەسی یەک بووین و ئەوانە خزم و کەسی ئەمە بوون، ئەبێ هەر بەچاو ئەحساس و سیر بکەین کە ئەمانە بێتاوانن، ژنی تیا بووە، مناڵی تیا بووە، هەر ئەمێنێتەوە لە مێشکی مرۆڤ. ئەبێ ئێمەش بۆ ناوەکانی داهاتوومان یانی ئەم شتانە بگێڕینەوە کە حکومەتێک هەبووە کە هاوڵاتیانی خۆی بۆ شێوازە بۆ شێوازە دڵندا چەسانوێتەوە، ینی جیاوازی نەکردو لە نێوان پیر و منداڵ و فەقیر و دەوڵەمەند، هەمووی بە یەک جارە هەناسی لێ بڕیون. کیمیابارانی هەڵەبجە کە دروست بوو ینی قەزەی کوردی مەرحەلەیە بردە پێشەوە، ینی بڵێن قۆناغێ بردێ پێشەوە. بۆچی؟ ینی قەزەی کوردی بە هەموو جیهان ناسان. ئێستا گەز بچیتە هەج وڵاتێکە بڵێ خەڵکی کوردستانم ئەتاوەکو نەڵێ خەڵکی هەڵەبجەم نازانن. بەو شێوازە هەڵەبجە قەرار بوو لە مێژووە بسڕێتەوە، قەرار بوو ئاسەواری نەمێنێ. نووسراویش هەیە ئێستا بە کتاب بە دۆکومنتاری هەیە کە هەڵەبجە نەمێنێ و هەڵەبجەی تازە بکرێت بە هەڵەبجەی کۆن نەمێنەوە، ئەو هەڵەبجەی تازە لە شوێنیا بێ، بەڵام مێژوو ڕەحم بە زاڵم و داگیرکە ناکات. لە هەست کاتێکا بەسەرەکە ئێستا هەڵەبجە بۆ بە پارێزگارێکی سربەخۆ لەخوا بەزیابێ. هیوادارم بە پێی توانە بتوانن خزمەتی بکەن، چونکە ئەم هەڵەبجە وەکو مناڵێکی بریندار وایە، وەکو ئافرەتێکی بریندار وایە، وەکو پیاوێکی بریندار وایە، چونکە بێت دایمە بەردەوام دەستی پێبرینەکانی ساڕێشکی بۆی وردۆ دەنەمێنە. اینجا هەر لیژنەیەکی دروست بکرێ بۆ ئەوانەی کە لە ناو کارەساتەکە بوون، سیمینار و کۆران بۆ بکرێ کە ئەمە کارەساتێکە دوایە مەخۆش هەیە، دوایە مەشتیکەیەتە پێشەوە، ناکرێ ئێمە هەر تەنها شتە ناخۆشەکانی هەڵەبجە بگێڕینەوە. ئەبێ باسی ئەوەش بکەین کە لە داهاتوو ئەبێ خۆشتریکەین، چاکتریکەین، باشتریکەین. ئێمە ناکرێت هەر لەناو ئەو مەرگە ساتا بین، یعنی نەوەکانی داهاتووشمان هەست بۆ بێزاری ئەەکەن کە لەناو مەرگە ساتا بێ. لە هەر شوێنەکە کێشەیە ڕووی یابێ، خوا نەخواستە شەڕ ڕووی یابێ، تۆ سەرەتا باسی شەڕەکەکەی، بەس باسی دوای شەڕەکەشەکەی بێت، تۆ گەشتبین بی، ئەبێ یعنی سێری داهاتوو بکەی کە بەردەوام ئەو شەڕە نابێ، شتی باشترە بێ، ژیان ئەگۆڕێ، خەڵکی لە گۆڕانایە، لە ناوچەکە گۆڕانکاری بەسەرایە، پرۆژە زیاترەکرێ بۆ شوێنەکە. ئێستاگە سێری ساڵی 91 هەڵەبجە بکەی لەگەڵ ئێستا، ینی زۆری فەرقە، لە زۆر ڕۆ
من ناڵم هەڵەبجەشتی بۆ کراوە پرۆژەی بۆ کراوە بەڵام بەقەدەر گەورەی و کارە ساتەکەی ئەو شتێ بۆ نەکراوە. من ساڵانە کە یادەوەرەکان یەتە پێشەوە بۆ قوتابیانەی کە وانەیان پێڵم ینی کارە ساتەکەیان بۆ بازەکەم بەڵام بە شێوازێ باسیەکەم هەر ناخۆشیان نایە خەفەتیان نایەوێ بەشێکی بچووکی دانم بۆ ئەوەی کە ئەم شتیان لەبیر نەچێتەوە کە بەشەکەی تری دانم بۆی گەشتبین بن بۆی ژیان بەردەوام بێ. ئێسێمە کە سوکارەوە بەرشی میایە کەوتووە ئێستا ئێمە لە ژیانین پێویست ناکایتر ئێمە 24 سعات خۆمان بێتاقەتکەین و بێزار بین و بڵین کاکە وڵا کارە ساتەکە ڕوویاوە بەڵە بێتاقەتی دەرەبڕی ناڕەحەتە بی بەڵام ئەبێ گەشتبینیش بی. هەروەکو بۆم باسم کرد قەرار بۆ هەڵەبجە لە خەریتان نەمێنە لەسەر نەخشا نەمێنە بەڵام ئێستا بۆ بە مەحافەزێک و بۆ بە پارێزگارێکی جوان. من دەستخۆشی لە جەنابتانەکەم هیوادارم بەردەوام لە کارەکانتان بەڕاستی ئێمە کۆمەڵە کاری ئێوە دەستان ناوەتە کارێکی زۆر پیرۆزە چونکە ئێوە مێژوو دروستەکەن ئەمانە بۆ ئایندەی نەوەکانمان لەوە چێ بۆ 100 ساڵ 200 ساڵی تر ئەمانە هەمووی بمێنێتەوە. پێویستە نەوەکانی ئایندەشمان دەست لەو پندوانانە وەرگن کە دۆست و دوژمنی خۆیان لە یەک جیا بکەنەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە نەک کابرا دوژمنێ بێتەوە بە دۆستی بزانی یا دۆستێ بێتەوە بە دوژمنی بزانی. ئەمانە ئەبێ ئاگامان لێ بێ خاکی خۆمان خۆش بێ خزمەتی بکەین نەوەیەکی داهاتوو پەروەردە بکەین کە لەسەر ئەساسی ڕێزگرتن و خۆشەویستی نیشتیمان و ئەم شێوازانە لە مێشکیانە جێگیر بۆ بجەسپێنرد. زۆر سوپاسی بەڕێستانەکەم پرۆژەی کۆیادەوەری جینۆسایدی هەڵەبجە کە هەستاوم بەم کارە پیرۆزە هیوای سەرکەوتن و بەرداویتان بۆ دەخوازم. Ari Braga